چیا دوێنێ ئێوارەگرەکە کەوتوێتەوە هەتا ئێستا هۆکارەکەی نازانرێت بەڵام لە کاتژمێردا کە ئێمە لای بێکمان کرد لە ڕێگەی نارتیەوە زانرا کە ئەم شوێنە سوتاوە بەشێکی زۆر لەلایەنە پەیوەندیدارەکان ئێستا هاتوونە تێرە بە تایبەتی جێگری سەرۆکی شارەوانی سلێمانی و سەرۆکی شارەوانی بەکرەجۆ و بەشێک لە ژینگە پارێزەکان هاتوونەتە ئێرە ئێمە قسەمان لەگەڵاکردن باسیانەوە کرد کە دیار نییە کە هۆکاری ئاگرکەوتنەوەکە تا ئێستا چییە من دەمەوێت قسە لەگەڵ ئەوان نابکەم بزانم ئەم ئاگرا کە کەوتوێتەوە قسەی ئەوان چی ئەبێ لەسەری و هاوکاتیش ئەو ئاگری کە ساڵی ڕابردوو کەوتەوە بەشێکی زۆر لە دارچنەوەبەرەکانی ئەم ڕێگەیە سووتان چارەنووسی ئەوان چیە کاگ ئاکۆ تۆ جێگیری سەرۆکی شارەوانی سلێمانی دەگەر بیتە ئێرە بزانم ئەمڕۆ کەزانیت ئەم شوێنە ئاگری تێبەر بووە بەهۆیەوە چەند دارچنەوەبەرێک سوتاون هاتنە ئێرە چی دانبینی چی ئەڵێن لەسەر طبعا سواز بۆ جەنابتان و بۆ بینێرانی کەناڵەکەتان لەخوا بەزیابەدار نەسوتاوە ئەو دارانە هیچ زەرریشیان پێ نەگەیوە دوایەوەی کە من خەبەرەکەم بیست دوو مهندسی زراعی زۆر شارەزا خاوەن ئەزبوون و مێنا لەگەڵ خۆما بەڕێوەبەری شارەوانی تاسوزە و ڕاپەڕینی شاتنەوە تا لەگەڵ ماوەساون ئێرە بە سوتەوە ڕێکەوتووە بزانن کێزگەرەیەکی فڕیاوە پوش و پەلاش ژاگری گرتووی تر هەندێک لە بندارەکان پوش و پەلاشی تیاما ئاگرەکە تۆزێک وەکو چۆنەڵی هەڵی پڕوکان و قەلیدارەکە بە قسەی مهندی زراعیەکانمان هیچ زەرێک نەکەوتۆ لە دارەکان بەس مزەڕەت پوش و پەلاشەکە سوتاوە لای خۆشمانەوە وەکو شارەوانی وەلەو ئێرە عید بە مایەزال بەغاباتە بەڵام پارەکە ئاگرکەوتنەوەی ڕوویە کە چەند سەددارێک سووتە ئەم ساڵ بۆی تووشی و کێشەیە نەبین شارەوانی ڕاپەڕین و شارەوانی تاسوزە هەردووچیان بە هاوکاری بەشی خزمەت گوزاریان خەریکی ئاگربڕکردنن لەناو ئەو دارانە لەبەرەوەی ئەم شوێنە شوێنێکە شریتی سەوزاییە بەفعلی شریتی سەوزاییە ئەگەر بکرێ بە هەست پرۆژێک ئەو دیشریتی سەوزایەکە ئێرە هەر بە سەوزایی ئەمێنێتەوە ئیتر بڕواناکەم ئەم دارانە وەکو سووتان سوتا بێت بزانن چێزگەرەیەکی فرا و ئەو پوش و پەلاشە گەڕی گرتووە کە ئێوە هاتنە ئێرە ئێرەتان بینی ئەم ژینگە پارێزانە هاتن داواتان لێکردن بندارەکان پاکەنەوە بۆچی پێش ئەوەی کە ئاگری لەو شێوە بکەوێتە بەڵێ ئەوەی ئەم بەریش هەر لێرە ئەیان بینم کە خەریکن بینیەوە ژینگە پارێزی خۆمان کێمەیان بینیاتن ئەگنا ژینگە پارێزەکان هەستمەوەی پێشتر بن ئەم دارانە پاک نکراوەتەوە تاوەکو ئەگەر ڕووداوی ئەگەرکەوتنەوەژە بێ سنەوبەرەکان زیانیان سەیریکە برام ئەم دارانە مایەساڵ عید بە بەڕێوەبەراتی غاباتی سلێمانیە عید بە بەڕێوە سەرۆکاتی شارەوانی نییە بەڵام ئێمە لەبەرەوەی پار حادسێکی بەداخەوە ڕوویا بوتی ئاگرێکەوتەوەی تر ئایا بەدەست بوویانە ئاگرێکەوتەوە چەند سەددارێکی سووتان ئێمە ژۆکو شارەوانی خۆمان بە خاوەنی ئەم شارە زانین ئەم ساڵ داوامان لە بەڕێوەبەرایەتی شارەوانی ڕاپەڕین و بەکرەجۆ کردووە هەرێکە و لای خوان و ئاگر بکەن ئەمی ژینگە پارێزانە عید بە بەڕێوەبەرایەتی شارەوانی ڕاپەڕینن لە سایتی ئەو بەرەو خەریکی ئاگر بڕکردن بوون کە ئێمەیان بینی هاتن بۆ لای ئێمە و ئیتر دەستیان کرد بۆ پاکردنەوەم دارانە خەریکن ساڵی ڕابردوو چەند دەرچنەوەبەرێک هەر لەسەر ئەم ڕێگەیە سووتێنران پەرلەمانتارەکان وتیان بە دوواداچوونمان کردووە سووتێنراون بەدەست سووتێنراون و 133 دۆنم هەیە زەوی ئەیانەوەی بەکاری بێنن بۆ پرۆژێ بازرگانی ئەو کەیسە بەچی گرتێ وەک شارەوانی ئەو کاتەش قسەتان لەسەر کرد بەس بزانم لیژنەیەک پێگەێنرا ئەنجامی لیژنەکە چی بوو ئەنجامی لیژنەکە لە پارێزگاوە دەرچوو لە پارێزگا کە لیژنەکە لە کۆتاییە نەخێر نەی و سووتێنراوە وتی سوتا و قەزا و قەدەر بووە مۆزوعەکە ئەوەی کە من معلوماتم دەست کرد کۆنووسی لیژنەکە و پەسەندکردنی کۆنووسەکە من وا هاتە لام وەکو شارەوانی ئەمە یەک دوم ئەو 130 دۆرمەی کە باسیەکەی پرۆژێ چەندین سەد دۆرمیکەمان هەیە هەمووی ئەکرێ بە پرۆژە کە کرا بە پرۆژە ناتوانانی تۆ بڵێ وەڵام من پرۆژە ناتوانم کەم لە شارە چکە پرۆژە بریتە لە گەشە سەندنی شار پێشکەوتنی شار بە پرۆژەکانەوە ئەبێ هەلی کاردابینەکە بەس ئەم شوێنی کە من و تۆی تیاوە ساوین ئەم شوێنە شیتێکی سەوزاییە سایدی ئەو بەری شەقامەکەش بە هەمان شێوە شیتێکی کەی سەوزاییە ئەگەر بێت و بسووتێ یا بسووتێنرێ لا ببرێ و کاولیش بکرێ هەر ئەبێ بکرێتەوە بەدار لەبەرەوەی ئەو شوێنە لە ماسەرپلانی شارە بە شریتی سەوزایی و سەوزایی دانێراوە تا ئێستا نەکراوە بە وەکو مادەم بۆ سەوزاییە بە شریتێکی سەوز ئەو دارانە بریتین لە شیتی سەوز ئەوە سیرێکە کامێرەکە بزانە تاگات تاسوز هەموو شیتی سەوزە ئەوە سیرکە هەموو شیتی سەوزە شیتی سەوز یانی چی خۆشە نییە چی منیتیا بڕوێ کاڵی شیتی سەوز بریتە لە ڕواندنی دار ئەم شوێنانەی کە هەیە هەندێکیان جێگاکانی لەوانێت 10 ساڵ لەمە پێش 15 ساڵ لەمە پێش بە هەر چۆکارێکەوە بێ کۆمەڵە داری وشک بوو بێ بەڵام کەوتە شریتی سەوزایی دوایەوەی کە ئەم شەقامانە ڕێکخرانەوە شەقام خەدەمەکەی ئەو دی ڕێکخرایەوە باقێکی کە هەمایەوە بە شێوەیەکی زۆر پرۆفیشنال ڕوێنرێتەوە داریکەی تیان ڕوێنرێ هەر ئەو شوێنەی کە پار بە ڕێزت باسی کرد کە چەند سەددارێک سووتە پارەکە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە هاوکاری بڵێن بەڕێوەبەراتی باخچەکان کە عید بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیە چەند سەددارێکیان ڕوان
مایەساڵ دارەکان ئاوە درێ خزمە دەکرێت بەڵام لەبەروی دارەکان بچکۆلانە بوو هەمووی باڵایان مەترنی و 2 مەتر بوو ئەم داران چەند ساڵێکی تا گەورە بێتەوە بەڵێ نالینەوە شیتە سەوزای بخۆتی ئینشاءڵڵا. لە دوای ئەم شیرتە سەوزەی کە تۆ باسیەکەی ئەوێ شەقامە بەڵام من چەندین پرۆژە بینم لەو شوێنە دروستکراوە کە ئەبێ شەقام بێ ئەی ئەوانە ینی وانە ئەوە تۆ لە خۆتۆ قساکەی تا هەر ئێستا ئەو پرۆژەیەکە لە تەنیشتمانە ئەوش پرۆژەیەکە کە لێرە و کامێرە تۆ پەلەمەکە کاکە پەلەمەکە کەوتی شەقام لە ئێستا و هەتا ئایندە و هەتا ئیلا مەگەر بە فەرمانێکی فەرمی ئەو شەقامە ئیلغا بکرێتەوە ئەوی شەبێ ئەنجومەنی وەزیران لەسەری ڕازی بن اینجا شەقامەکە ئیلغاکرێتەوە کە بوتی شەقام ناکرێت بە هیچ پرۆژێک شەقام بە شەقامی ئەمێنێتەوە بەڵام ئەوەی کە لەوانەیە جەنابەت بە دەقیقی معلوماتت لەسەری نەبێ ئەم شەقامە لەبەردەم پارێزگای سلێمانیەوە تاکو ناوەڕاستی ڕاپەڕین تۆزێکم لە ڕاپەڕین پانێکەی 100 مەترە لێو ئەبێ بە 150 مەتر تا ئەگەیتە تاسوزە و پردەکەی تاسوزە لە هەندێک شوێن ئەبێ بە 200 مەتر لە پەسەند ماستەرپلانی پەسەندکراوی شەقامی سلێمانی تاسوزە ئەم شەقامە باسەکەم ئەمە ماستەرپلانێکی پەسەندکراوە هیچ کەسێ دەسەڵاتی ئەوەی نییە ڕێگابا لەسەر ئەو شەقامە تەمان هەمووی شەقام نییە وتم شیتی سەوزایشی تایە هیچ کەسێ دەسەڵاتی ئەوەی نییە لەسەر ئەو شەقامە ڕێ بە هیچ پرۆژەیەک بە پرۆژەکە کەوێتە ئەو دیو شەقامەکەەوە تەواوە بەڵام کەس ناتوانێت لەسەر شەقامەکە پرۆژە دروستکات لەوانەیە تێگەشتەکەی تۆ باش تێگەشتن نەبوو بێ من تێگەم بەڵام ئێوە پێشتروتان ئێرە شەقامە بەڵام ئێرە پرۆژەکە تا سەر ینی جادەکە هاتووە بێجگە لە 20 مەتری چنەوبەرەکە ڕسمیی ئەو پرۆژەیە بگیرە ئەشتوانی لەو جەزرەوەسەتی ئەو مەترێکی لێی بزانی لە دەرەوەی شەقامەکەی یا لە ناو شەقامەکەیە پشەوش چەندین پرۆژەی کەمان هەیە ئایا ئەو شەقامە 100 مەتری کە لە ئایندە ئەکرێت ئەم سنەوبەرانە و بە 20 مەتر بێت ناچێت بە ناوڕاستی ئەم پرۆژەیە لێرەشەوە بۆ معرەزەکان هەتا لای معرەزەکان کە کراونەتەوە ئێستا و معرەزانەمانەیە کە پێڵی معرەز علوزەکان زۆربەی زۆری ئێستا و سیارەکانیان داناوە لە ناو شەقامەکانی ئێمەدایان ناوە بەسەوە سیارەیە دانێراوە موشەیە دروستکراوە بە تەزاوزە بەس کە کردێ بە موشەیەکی ڕسمی ئەبێ بەو شێوە بێ کە شارەوانی پێڵێت چیا من دەمەوێت چەند زانیارێک بدەم لەسەر ئەوەی کە لە ساڵی ڕابردوو بەشێکی زۆری سنەوبەرەکانی ڕێگەی سلێمانی تاسڵۆجە سووتێنران کە ئەم شەقامە سیمای شاری سلێمانیە هەر کەسێک لە دەرەوەی شاری سلێمانی لەم شەقامەوە گوزەر بکە ئەم سنەوبەرانە دەبینێت بەڵام بەشێکی زۆریان وشک بوون و سووتێنران 133 دۆنم باز دەوە دەکرا کە دەکرێتە پرۆژەی بازرگانی ئەوە دراوەتە بەرپرسێک کە بە دوواداچوون ئەو کاتەکرا بەو مەبەستە سنەوبەرەکانی باز دەوە دەکرا سووتاندووە کە بەردەم پرۆژەی واجهەی پرۆژەکەی ڕوون بێتەوە و دیار بێت بە دوواداچوون بۆ کەیسەکرا حتا ئێستا یەکلایی نەکراوەتەوە تەنها وتراوە بە قەزا و قەدەر و کەس نازانێت چۆن سووتێنراوە هیچ یەکلایی نەبووە کە کەی سووتانوێتی و بە چ مەبەستێ بەڵام ئەوەی کە پەرلەمانتارەکان بە دوواداچوونیان کردبوو لە هەموو ئەو لیژنانەی پەرلەمانی کوردستان ئەوان هەر هەموو بۆ شێوازە قسەیان لەسەر دەکرد کە ئەو پرۆژە ئەو شوێنانە ئەو سنەوبەرانە سووتێنراون یعنی من یەک دیمەنی تر ئەمەوێ پیشان بدەم ینی قسەیەک هەر لە ناو کوردەواریا دەکرێت ئەڵێ لە دوای باران فەرەنجین بۆ چییە ئێستا ئەم سنەوبەرانە کە پوشپاوانەکە سوتاوە زیان بەر سنەوبەرەکان کەوتووە دوای ئەوە ژینگە پارێزەکان هاتووەن لێرە بن سنەوبەرەکان پاکەنەوە هەر لەگەڵ ئەم کەسانە قسەکەم ژینگە پارێزەکان قسە دەکەم بزانم ئێوە هاتوون بن سنەوبەرەکان پاکەکەنەوە ئەمە بزانم بەڵێ فەرموو ئێمە کوبەربەتی شارەوانی ڕاپەڕین خۆی ئەمە ئەم شوێنە ئایدی غاباتە ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەرەبەراتی شارەوانی ڕاپەڕنی ئێمە دایم هەموو ڕۆژێ ئەو بەرەوە حەفارەمان هێناوە شۆفڵمان هێناوە بەڕاستی هەتا مەکینەشمان هێناوە چوار ناو دارەکانمان چێڵاوە ئیتر خەڵک هەست بە مەسئولیات ناکە بەڕاستی ئەو نەمامانە هەمی بێزمانن هەمووی لە لای خۆیەوە هەستەکا کە بەڕاستی ئاوێکی با بەڕاستی خزمەتی ئەم شارەمان بکەین بەڕاستی ئێستا خەڵکێک هێتە ئەم ناوە جگەرێ هەڵەیان لە شەوایان لە کاتێک ئێمە ئاگادار نین ئێمە هەچی بە ئێمە بکرێت من جەدرە وەسەتەکەش من وەکو لێبساوی خزمەتگوزاری و ئاوەڕۆی شارەوانی ڕاپەڕین من بێ فەرق و جیاوازی نە ئەو جەدرە وەسەتەش وەمە کۆمپانیا ئەیکرد ئێستا ئێمە شارەوانی ڕاپەڕینێکە بەڕاستی ئێمە هاوکاری هەموو کەسێکی سپاس دەکەم مەمنون چییە ئەمە زانیارەکان بۆ سەبارەت بە سووتانی بەشێک لە دارسنەوبەرەکان کە دوێن ئێوارە بوو و ئێستا ینی پاک دەکرێتەوە بنی دارەکانیان سپاس کارزان بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکە